دۆسیەی ئەفسەری هاتوچۆ فەرامۆش نەجم ئەو دۆسیەی کەس ئامادە نییە قسەی تێدا بکات، تەنها ئەوەندە نەبێت کە لیژنەی لێکۆڵینەوەی لەسەر پێکێنراوە. فەرامۆش ئەفسەرێکی هاتوچۆی سنووری دەڤەری ڕاپەڕینە کە نزیکەی 10 ڕۆژە لەسەر نیشاندانی ناڕەزایی بەرامبەر سیستمی نوێی موچە و ڕەخنەگرتنی لە شێوازی حکومڕانی هەرێم دەستگیر کراوە. بریگاری وەزارەتی ناوخۆی هەرێم ڕایگەیاند ئەو ئەفسەری هاتوچۆ بەپێی یاسا سەربازیەکان دەستگیر کراوە و لیژنەی لێکۆڵینەوەی لەسەر پێکێنراوە. سەرۆکی لێکۆڵینەوەکە فەرماندەرەکە چێ لێکێ نەگیرێ و یاسای پۆلیسان بەڵام هێزەکانی ئاسایشی ناوخۆی کەسی سەرپێچیکە بە پێ یاسا. بەپێی زانیاریەکانی ئەنارتی ئەو لیژنەیەی لەسەر ئەم ئەفسەرە پێکێنراوە لێکۆڵینەوەی لەگەڵ 10 کارمەندی تری هاتوچۆی ڕاپەڕیندا کردووە کە لە کاتی قسەکردنی فەرامۆش لە کەناڵەکانی ڕاگەیاندن چاپڵیان لێداوە. فەرامۆش لە دوایین پۆستیدا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاماژەی بە بەرزکردنەوەی پلەکەی کردووە. بەشێک لە چالەکانی کۆمەڵی مەدەنی دەڤەری ڕاپەڕین لە بەردەم یەکەکانی هەفتە لە سلێمانی گردبوونەوەیکیان ئەنجامدا و داوای ئازادکردنی ئەو ئەفسەریان کرد. کەسێک لەو پەڕی تووڕێیدا بەرامبەر بەم سیستەمە سیاسیە فاشلە قسە دەکات، بێگومان تۆ چاوەڕێی چی دەکەی چاوەڕێی چی لە پۆلیسێک دەکەی کە شیری نییە بیدا بەم داڵەکە، هەر دەبێت چاوەڕێی ئەوە بکەی کە بم شێوازە ناڕزایەتی بەرامبەر بەم دەسەڵاتە سیاسیە دەروڕێ. خیانەتی نیشتیمانی ئەم وڵاتە وای لەو کردووە و کە دەنگ بکە و دەنجیم لازم فەرامۆش دەنجی تایبەتی خۆی نییە، بەڵکو دەنجی هاواری خەڵکی کوردستانە لە ژێر ئەم نەعەدالەتی و نەهامەتیە. بەپێی بەدواداچوونەکانی ئەنارتی جگەل لە فەرامۆش نەجم ئەفسەری هاتوچۆ بەهۆی خۆپشاندانی زەمنیەکانەوە هیچ کەسێکی تر دەستگیر نەکراوە. ئاواد مەحموودیان ئارتی، سلێمانی.